بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی زیاتر لاشت مانگە عادل عەبدولمەهدی کابینەکەی ڕاگەاندوو بەڵام تاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم نەیانتوانیوە سوود لە کابینەکەی عادل عەبدولمەهدی وەربگرن و کێشەکانی لەگەڵ چارەسەر بکەن ئەو کێشە هەڵپەسێدراوانی کە چەندی ساڵە لەنێوان هەرێم و بەغداد بوونیان هەیە. ئەم شەو بە میوانداری بەڕێز سەرکەوت شەمسەدین ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی ئایندە تاوتوی کۆمەڵێک پرس سەبارەت بە کێشەکانی هەرێم و ناوەند سەبارەت بە مەسەلەی نەوت سەبارەت بە پڕکردنەوەی پۆستەکانی کورد لە بەغدا و مەسەلەی قەرەبووکردنەوەی جوتیاران دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دعوني أطرح لكم الخارطة التي نحن هەشت مانگە عادل عەبدولمەهدی کابینەکەی ڕاگەیاندووە و تاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم بۆ چارەسەری کێشە هەڵپەسێدراوەکان سوودیان لێوەر نەگرتووە. عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق جیاواز لەوانەی پێش خۆی کار دەکا و دەکرێت هەرێمی کوردستان وەکو دەرفەتێک لێی بڕوانێ و بۆ چارەسەری کێشەکان سوودی لێ ببینێ. بەڵام با پێچەوانەوە بەهۆی ڕادەستنەکردنی نەوت کێشەیان بۆ دروست کردووە و بەشێک لە لایەنە عێراقیەکان لەسەر ئەو پرسا فشاریان لەسەر عادل عەبدولمەهدی دروست کردووە. چەندین جال عادل عەبدولمەهدی لە کۆبنەوەی لەگەڵ پەرلەمانتارانی کورد باسی لەوە کردووە پابەندنەبوونی حکوومەتی هەرێم بە یاسای بوجە هەڵوێستی ئەویش لاواز کردووە و دەبوایە حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوتی ڕادەست بکردایە. با بڕوای چاودێران دەسەڵاتدارانی هەرێم با تەسلیمکردنی نەوت خزمەتی بە کابینەکەی عادل عەبدولمەهدی دەکەن و خەڵکی کوردستانیش قازانج دەکا، بەڵام تاکو ئێستا ئەو کاریان نەکردووە. لەگەڵ نزیکبوونەوەی تاوتوێکردنی بودجەی ساڵی 2020ش بەرپرسانی هەرێم دەڵێن لاریان لە ڕادەستکردنی نەوت نییە. بەشێکیش لە پەرلەمانتارانی عێراق ئەو لێدوانانە بە کاتکوشتن دەزانن و دەڵێن هەرێمی کوردستان هەموو ساڵێک لە سەرەتاوە پێشوازی لە یاسای بودجە دەکا، بەڵام لە کۆتایی خۆیانی لێدەدەزنەوە و دەیانەوێت کاتی پێ بکوژن. ئەمە لە کاتێکدایە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم لەسەر سیاسەتەکانی ئێستایان بەردەوام بن هیچ زەمانەتێکی نییە لە ساڵی ئایندا بەبێ نەوت موچە بنێردرێ. بەپێی زانیاریەکان لە سەرەتای دەست بەکاربوونیەوە دەسەڵاتدارانی هەرێم بۆ پلەپۆست فشاری زۆریان لە سەرۆکوەزیرانی عێراق کردووە. لە ئێستاشدا دەیانەوێت لە ڕێگەی فشارەکانیانەوە کەسانی حیزبی و لە ناتوو بۆ 400 پۆستی بەتاڵی پشتی کووردا بنرێت. کورد چەندین کێشەی بنەڕەتی لەگەڵ عێراقدا هەیە، لەوانە کێشەی خاک و مادەی 140 و نەوت و بودجە و پشتی پێشمەرگە، بەڵام 16 ساڵە نەتوانراوە و کێشانە یەکلا بکرێتەوە. ئەمەش بەوەی کەمتەرخەمی دەسەڵاتدارانی کوردەوەیە. لە ئێستاشدا کە عادل عەبدولمەهدی دۆستێکی نزیکی کوردە و لە دەسەڵاتدایە بەرپرسانی کورد بۆ چارەسەری کێشەکان هاوکاری ناکەن. جارێک تر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک سەرکەوت بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە مەسەلەی پەرلەمانەوە دەست پێ بکەین ئەمڕۆ پەرلەمانی عێراق تەمەنی خۆی درێژ کردەوە. بۆچی ئەگەر تەمەنی خۆی درێژ کردەوە؟ خۆی بەپێی دەستور بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان فەسڵی تەشریعی واتە پشووی پەرلەمانی هەیە لە دوو وەرزە هەیە، لە وەرزی هاوینە هەیە و لە وەرزی زستانە هەیە. ئەوەی وەرزی هاوین لە 1/7 دەست پێ کات بۆ 1/9 یان با بڵێن لە 3/7 تا 3/9 2 مانگە. زستانیش بە هەمان شێوە، بەڵام لەبەرەوەی هەندێک پرۆژە یاسا هەیە پێویستە گەرنگە کای لەسەر بکرێت و تێپەڕێنرێ، وەکو ئەوەی هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکانی دەروی هەرێمی کوردستان لەگەڵ هەندێک تعدیلی یاسای بودجەی عێراقیش دیسانەوە ئەوش پێویستی بە پێداچوونەوە هەیە تەواو نەبوو. بۆیە بڕیاریاندا ئەم مانگە کە ئەم مانگە و لە ڕاستی خۆی پشووە درێژ بکەنەوە تاوەکو ئەوانە تێئەپەڕێت، تاوەکو ئەو یاسایانە ئەتوانرێت تێپەڕێنرێ و بابەتی دەرەجە خاسەشەوەی کە پێوتێ پلە تایبەتەکان لە عێراقا ئەوەش یەکلایی بکرێتەوە کە سێ مەلەفی یەکجار گرنگ کرد بۆ عێراق. پەرلەمانی کوردستان لە هەشت مانگی ڕابردوو یەک یاسای دەرکردووە. ئێوەکو پەرلەمانی عێراق یاسای گرنگتان دەرکردووە. یاساکەی پەرلەمانی کوردستان سەر هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و کاراکردنەوەی دامەزراوەکە بوو. بەداخەوە پەرلەمانی کوردستان بەهۆی سیاسەتەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەتایبەتی ئەو دوانە بەرپرسی سەرەکین لێی و حیزبەکان تریش بەتایبەتی ئەو دوانە
وەکو یانەیەکی لێ هاتووە کە کەڵکیەوەیان پێوە نێشتووە کە وەکو خەڵک وەکو پەرلەمان سەیری بکە و ڕێزی بگرێ بۆ بڕیارە گرنگەکان لێەوە نادرێ شوێنێکی گرنگی بڕیاردار نەبووە بەڵام هەوڵێکمان هەیە هیوایەکمان هەیە بەهۆی بوونی هەندێک پەرلەمانتاری ئازا لە ئەو کوتلانی کە لە دەروی پارتی یەکێتین بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی یەکگرتو ئەو هاوڕێیانی ئێمە کە لەوێن بتوانن قووەتێکی پێ بنەوە هینا پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمان ڕۆڵی کۆتایی هاتووە ئیلا بۆ بەیانەیەکی تەزیقکردن یان ئۆفیسێکی تەزیقکردن بۆ کاروباری حکوومەتەکەی بارزانانی کە ئێستا ئەوان زۆری نەمتیایە و حکوومەتی دەبڵ بارزانانی هەرو بارزانانی بەڵام جیاوازەکەی چییە لەگەڵ پەرلەمانیەوە عێراقما بەسم جیاوازەکەی چییە مەسەلەن دەرکردووە توانیتانە چی بکەن مەسەلەن جیاواز بێتەوە جیاوازی زۆرە ئێمە هیچ لەو ڕۆژەوە دەست سوێنمان خواردو یا لەو ڕۆژەوە کە دەستی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێردراوە هیچ مانگێک نەبوو ئێمە 8 جەلسەمان نەکردبێ هەر جەلسەیەکیش بەلانی کەم و هیچ مانگێک نەبوو 8 جەلسەمان نەکردبێ واتە لە مانگی دەوە ئێمە هەموو مانگێک 8 جەلسەمان کردووە هەموو هەفتەیەک بەلانی کەمەوە 2 جەلسەیان مانگە نۆکۆبوونەوەیان کردووە پەرلەمانی کوردستان ئەوان نۆکۆبوونەوەیان کردو بەس کۆی کە جەلسەی تەواوەتی بە درێژکراوە هەبووە جەلسەی تەواوەتی 3 جەلسەیان کردووە 3 جەلسەیان کردووە و هیچ جگەرەوەی سەرۆکاتی هەرێمی شتێکی ئەوتوان تێنە پەڕاندووە و ڕاستی بێبەرهەم بۆ بابەتەکە بە تەنها ئەوە نییە ئێستا پەرلەمان هیچ دەورێکی ئەوتوی نەما بوو بە دیوەخان دەوری هەیە دیوەخانەکانی مەکتەب سیاسی کۆبوونەوەکانی ئەوەی تایبەت بە کەرکووک لەوێ ئەکرێت مەکتەب سیاسی کە ئێمە دیوەخانی ناوانین درێژکراوی عەقڵی خێڵە و تایبەت بە سەرۆکاتی حکوومەت مفاوەزات هیچ شتێک لە پەرلەمانی کوردستانە تێناپەڕێ هەمووی لە مەکتەب سیاسیەکان تێپەڕێ کە ئەمە بێ نرخکردنی پەرلەمان بەڵام پەرلەمانی عێراق لە ڕاستە پەرلەمانی عێراق ڕابردووشێکی بەقووەتر و بەهێزتری هەیە مێژوویەکی کۆنی هەیە پەرلەمانی عێراق بەدەیان وەزیر و وەکیل وەزیر و محافظی گەندەڵی لەسەر کار لابردووە و هەندێکیشیان زیندانی کراون حکم دراون بەرپرسی دەستە تایبەتەکانی لەسەر کار لابردووە سەرۆکوەزیری چەندین جار محاسبە کردو لێ پرسنەوەی لێ کردووە چارەنووسی سەرۆکوەزیرەکانی بەرەو لە ناو بچوون یان سەرۆک پەرلەمانی لابردووە واتە پەرلەمانی عێراق سەر ئەو هەموو تێبینی کە ئێمە لێک ڕازینین بەراورد ناکرێت پەرلەمانی کوردستان ئەویش فرسەتێکی هەبوو پەرلەمانی کوردستان زۆر لە پەرلەمانی عێراق زیاتر باشتر بێ فرسەتەکە ئەو پەرلەمانی عێراق پەرلەمانی کوردستان گیرۆدەی شەڕی تائیفی نییە گیرۆدەی دەستێوەردانی ئیقلیمی بە شێوەی عێراق نییە خوێن ڕێژی نییە پەرلەمانی کوردستان فرسەتی هەبوو کە لە ئەمان و ئیستیقرارایە بتوانێت پرۆسی دیموکراسی یەکو دامەزراوێکی گرنگی دیموکراسی سەر پێ بکەوێت بەس سەر پێ نەکەو لەلایەن پارتی یەکێتیەوە مردار کراوە و کۆتایی پێڕۆڵەکەی هێنرا ئێستا مردووە پەرلەمانی کوردستان بەڵێ ئێستا مردووە یعنی لە ڕاستیە ئێمە تەنها هیوایەکمان هەبێت بەو چەند پەرلەمانتاریە کە لە پەرلەمانی کوردستانە هەن ئەوانە بتوانن ڕۆڵێک وردە بگەڕێنەوە پەرلەمان لە عێراقی یاسای گرنگتان بۆ خەڵک دەرکردووە ئەو یاسانی کە لە عێراقا دەرچۆ یەکێک لەوانە یاسای بودجەیە یاسای بودجەی عێراقە کە پشکی هەرێمی کوردستان و موچەی هەرێمی فەرمانبەرانی هەرێمی کوردستانشی تا جێکراوەتەوە لە ناویانە یاسای ئەوەی پێوتێ ئیدارەی مالی ئیدارەی دارایی عێراقەوە کە بە دەستوری دارایی سیاسەتدار عێراق داڕێت یاسا گرنگانەمان دەرچوو نزیکەی تقریبا 12 بڕیاری پەرلەمانی دەرچووە تقریبا تعدیل و بە یاساوە نزیکەی زیاتر لە 9 یاسا بە تعدیل و بە یاسای تازەوە دەنگی لەسەر دراوە و تقریبا خوێندنەوەی یەکەمانێکی خوێندنەوەی یەکەم و دومیان بۆ کراوە نزیکەی 13 پرۆژە یاسامان لەبەردەستایە بە تعدیلات و بە پرۆژە یاسا باشە بەس باسی پڕکردنەوەی پلە تایبەتەکان کرد کە یەکێک لە مەسەنەگەر پەرلەمان تەمەنی درێژکراوە ڕەنگە و بابەتە شتاوتی وکرا باز لە 400 پۆزەکری کە پشکی کوردە چۆن پڕ دەکرێنەوە ئەو نزیکەی 400 با بڵێن لەوانەیە پۆستێک بەرکوردکەوێت لەوانەیە کە دیاری کراوە لە ناو وەزارەتەکانە تا ئێستا بە شێوەی موعەقەت بەڕێوەچن لە عێراقا هاوڕاییەک هەیە کە تەوازنی واتە پێگاتەکانی عێراق لە حکوومەتی فێدراڵی عێراقا بە شێوەی تەوازنی و پێکتوانە و حەجمی خۆیان لە ناو پەرلەمانە نوێنەرایەتیان هەبێت ناو حکوومەتە لە خوار وەزارەتەکان لە خوار کابینەوە و ئێوە ڕای ئێمەشە بەڵام لە ڕابردووە ئەم تەوازنی پێکهاتەکان قۆڕق کراوە لەلایەن پارتی و یەکێتیەوە بەشی هەرە زۆری لەلایەن پارتی و یەکێتیەوە قۆڕق کراوە و بە بێپرسوڕا بە ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ دەوڵەتی قانون ئەوانە تیان پەڕاندووە و بەداخەوە بەشی هەرە زۆریان ئەوەی کە ئێمە لەسەریانمان بەڵگەمان بەدەست گەشتووە لەسەریان ئەزانین بەشی هەرە زۆریان خەڵکانی بێتوانابوون خەڵکانێکی حیزبی بێڕوئیا بوون نێردراونتە بەغا
ئێمە لەگەڵ ئەوەین کە کەسێک چوە بەخا خزمەتی هەموو هاوڵاتیانی عراق بکا بەیەکەوە بەڵام لەگەڵ ئەوەش ئەمانە کەریۆنەری هەرێمی کوردستان پێویستەکە لە بەرچاویان بێ خەڵکی هەرێمی کوردستان چاوی لەوانە کاروباریان بۆ ئاسا بکە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێ پێم بڵێن لە چ ئەو فەرمانگانەی وەزارەتانی لە عراق هەیە بە دەیان کارمەندی لە بەرزی کوردی تایە کام لەو فەرمانگانە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر بەواستە و خزمایەتی نەبوو بێ ناسیاتی نەبێ کاڵ ئەو بەرپرسە کوردانە توانیان کار ئاسانی بۆ ئەوان بکەن لە جنسیە لە پاسپۆرت لە وەزارەتی خارجی ئەسڵا لەوانەیە کێشەیان بۆ دروست کرد بێتن لەبەرەوە ڕۆڵێکی ئەوتویان نەبووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشتێنی حیزبیان نەبووە ئێمە ئێستا باوەڕمان بەوە هەیە لەگەڵ هاوڕێیانی ترمانە ئەمە بگۆڕێ بیکەین بەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەڵکە بەتواناکە خاوەن بڕوانامە بەڕئەزبوونەکە خەڵکە دڵسۆزەکە لێرە لە دەرەوەی حیزبەکانیشن تەنانەت ئەوانەی کە لە دەرەوەی حیزبەکانن پشتگیریان بکەین بە توانە و کەفاءەتی خۆیان لەو پشکەیکە بۆ پێکاتەی کورددا ئەندرێ لەوانە بەڵام بکەین بەڕێزش لێدوانێک کردا بوو ئێمە ڕێگا نادەین ئەوەی ڕابردوو دووبارە بێت پارتیویکێتی پشکەکان بۆ خۆیان بەرن بەڵام بەچی دەتوانن ئێمە سەریکە ئێمە دوو کشت جارێ بە ئەوە وازح بێ پارتی و یەکێتی ئەتوان تەنها بە قەتەر حەزمی کورسەکانی خۆیان بن چەندێکیان هەیە 44 شتێکی لە بابەتەیە هەیەە 44 بە پێی ئەوە توانن خۆیان خەڵکی حیزبی دابنن حڕن بەزەوە بە هاوڵاتیان و لایەنگرانی پارتی و یەکێتی بیزانن پارتی و یەکێتی بە پێی ئەو 44 کورسیە لە پۆستی سەفیر لە مدیر عام لە وەکیل وەزیر لە جێگری مدیر عام جێگرات لە عسکەریەکانە دەستەکانە خەڵکیان بەرەکەوێت لەک خەڵک و کادرە دڵسۆز و خەڵکە بە کەفاءەتەکانیان لیانە پرسین ئێوە هەر پرستان پێکراوە هەر ئاگاتان لێ حیزبەکانتان خەریکێن بابەتەن بڕۆن ئێوە کە خەڵکی بەتوانە ئەو حیزباناکە ئێمە پێمان وایە خەڵکی زۆر بەتوانەژناو حیزبانە شتێکی وانە پێمان وابێ هەر هەمووی خەڵکی خراپ و خەڵکی کەفوئە بەڵام بۆی ئاگادار بن کە بچن بەڵکو و هیوادارین ئەوانش خەڵکی کەفوء دانێن ئێمە لەگەڵ هەمومان بێکەوە خەڵکی کەفوء دابنین بەڵام ئێمە لەگەڵ هاوڕێیانی ترا لە فراکسیۆنەی ئێمە و لەگەڵ فراکسیۆنەکانی دەروی پارتیویکێتی لە گفتوگۆی ئەوین کە پشتگیری خەڵکی کەفوئی ناحیزبیش بکەین خەڵکێکە بە حیزبی بێ و کەفوو بێ ئاسایی بەزەو پۆستانە بە سیوی پڕدەکردن و خەڵک بەڵێ بە سیوی و مقابلات بە چاو پێکەوتن و بەڵێ بەڵێ ئەکرێ و دواتر پەرلەمان دەنگی سەر باشە بەزەوە توانێت دووسکین فشارەتان هەیە خۆی بەپی پشک و دابشکاریەکە ئەو 15 کورسیە خۆی کۆمەڵ پشکی خۆی بەرەکەوێ بە خێر و سەدەقەی پارتیویکێتی نیە لە وەکو پێکاتی کوردی بەڵێ بەرەکەوێ بابەتەکە پەیوەندی پارتیویکێتیەوە نییە باوەتەکە پەیوەندی بۆ هەر ئەوەی یەکێتی پارتیش کە ئەو ئەزمونە خراپەی ڕابردوو دووبارە نەکەنەوە ئیتر وەزارەتیان یا بە حیزب پەرلەمانتار بۆ خەڵکی حیزبیان داناوە هەندێک پۆستی تریشەیەکی لۆزی ڕەنگە خەڵکی حیزبی دانن بەڵام زۆرە بەرپرسایەتەکان بە ئەویتر جێبێڵن بۆ ئەو خەڵکە کەفوئەی لە دەرەوەی هەمومانە یان ئەگەر لە ناو حیزبەکانیش هەبێ بەڵام بە کەفاءەی خۆی بەتوانە و کێبڕکێ بچێتە ناو باشە بەس ئێمە لەگەڵ ئەوەین کە بەو شێوازە بێ بەڵێ باسی کارەکانی پەرلەمان کرد بەڵام تاوسیت لێپرسینەوەی وەزیرێک کراوە یاخود دەکرێت بەڵێ ئێمە ئەم وەرزە لە فەیسبووکی شتێک نووسی و لە وەرزیدا تازە لە ساڵی تازەی یاسادانان بە ساڵی برژاندنی یان وەرزی تازی برژاندنی وەزیرەکانمان ناوە برژاندن خۆی لە ڕاستیە باش بابەتەکە ئەو وشەی برژاندن لە میدیای دەرەوە بەکار ئەهێنرێ بۆ لێپرسینەوەی تونند پەرلەمانی عێراق لێ خاوەنی دەسەڵاتێکی زۆری هەیە بەسەر حکومەت و وەزیرەکانیان ئێوە ڕەنگە نەتانبینەوە لەبەرەوەی لە عێراقا هێشتا کۆبوونەوەی لیژنەکان ڕاستەخۆ ناگازرێتەوە ڕۆژانە وەزیر و بەرپرسەکان لە ناو لیژنەکانە ئەبرژێنرێن واتە ئەمەندە تڕەخنیان لێ ئەگیرێت ئیحراج ئەکرێن زۆر تونند کێ ببرژێنن ئێستا کۆمەڵێک وەزیر لە بەردەم لێپرسینەوەیان لەوانە وەزیری نەوتیتیایە وەزیری کارەبایتیایە لەسەر ئەوەی کە بڕیار هەبوو ئەم هاوینە وەزارەتی کارەبا بەشێک لە بەڵانانەی کە وتی جێبەجێەکە جێبەجێ نەکردووە ینی بەبکو پێویست نەبووە وەزارەتی نەوت دیسانەوە کێشەی گرێبەستەکانی کۆمپانیای کار کە دیسانە پەیوەندی بە حکوومەتی هەرێم و بەهرەمی کوردستانەوە هەیە کۆمپانیای قەیوان هەیە لەسەر ئەو بابەتانە کە گرێبەستیان کردووە لەگەڵیانەوە وەزارەتی کارەباش دیسانەوە و لەسەر خراپی ئیدارەدانی وەزارەت لە ڕووی بەرهەمهێنانی زیاتری نەوت و ئەو حەقل و گەندەڵیانەی کە لە حەقلەکانی بەسڕە و لە ناوچەکانی ترا هەیە لە کەرکووکە هەیە و یەکلایی نەکردنەوەی مەلەفی نەوت لەگەڵ هەرێمی کوردستانیشە لەگەڵ هەندێک مەلەفی تری گەندەڵی شوبهاتی گەندەڵی مەلەفی گەندەڵی لەگەڵ وەزیری دارایی وەزیری دارایی بە چەند هۆکارێکی هەیە هۆکاری نەشارەزایی و بێتوانایەکە لە ئیدارەدانی وەزارەت شکستێدانی لە سیات تەطبیقکردن یان
ئاراستەکردنی وەزارەتەکە بەوەی کە لە ئاسپی داویستەکانی ئەمڕۆی عراقا بێت کە لە دۆخێکی دارایی لە پرسیان لە وەزیری داراییش بن کە بەڵێ وەزیری دارایی پێویستەکە وەزیری دارایی ئیمزای واژووی پێویست کۆکراوەوە بۆ لە خۆش دواژۆت کردووە کە لەسەرەوەی کەش پێدوای شکستینەوە لە وەزارەتەکە یان چی؟ بەڵێ تاوەکو ئێستەوەی کە بینی ومانەجگە لە تەشریفاتی و سەردانەکانی ئەم لاو دەرەوەی هیچ دەستکەوتێکی ئەوتەی لە وەزارەتەکەیان خەڵکی کوردستان بڵێ وەزیری دارایی و موچەمان بۆ دێت و ئەگەر وەزیری دارایی کورد نەبووە ڕەنگە هەندێک بڵێن موچە نەهاتبێ خۆی هەر لە ڕاستیە موچە کاتی خۆی کە بڕا بۆ هۆی سیاسەتە شکست خواردوەکەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو کاتێکیش کە هاتۆتەوە بیدیسانەوە هاتۆ بۆ هۆی تەفاهمات و تێگەیشتنی سەرۆکوەزیری ئێستەی عراق کە دەرفەتێک وەزیری دارایی نییە نەخێ وەزیری دارایی هەر ئەم وەزیرە دارایی بەڕاستیەکەی شارەزایەتی محاسیبێکی باشیشی نییە وازەحە ینی لە هاوڕێیان تش پرسن حتا لە برادرانی پارتی ڕەنگەی سیحراجی بن ناوبێنم بەڵام لای ئەوانیشیان وایە سەرکەوتوو نەبووە بۆ ئەو پۆستە سەرکەوتوو نەبووە یعنی ناڵم لە سیاسەتی عراقی تەنانگە بەزە پۆستێکی سیاسی نیە پۆستێکی مالی و دارایی و بانکی تا ڕادێ شارەزایی بواری بانکی ئەوێ وەک لەوەی سیاسەتی دارایی ئەوێ وەک لەوەی کە پۆستێکی حیزبی بێ کەسێکی حیزبیە و سەرکەوتوو نەبووە زۆر کاتی داوام ناکە ینی لە وەزارەت نییە و داوام ناکە مەسەلەی موچە بە هیچ شێوەیەک هیچ ڕەبتێکی بەم وەزیرەوە نییە بە چ بەڵگەی ینی بەڵگەی ئەوەی ئەمەی لە یاسای بودجەی عراقا ئەم یاسایەت ئەم بەڵگەیە تەثبیت کراوە کە موچەی هەرێمی کوردستان بەم شێوازە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەم شێوازی ئێستا موچەیان بۆیەت ئەگەر نەوت ڕادەز نەکرێ سەرۆکوەزیری عراق ئیمزای کردووە ئێمە وەکو پەرلەمانتار دەنگمان لەسەردا و تێپەڕیوە تاوە سەرۆکوەزیران ئیمزای نەکە ناتوانێت بەپێی سەرۆکوەزیران ڕازی نەبێ حتا ئەگە کارەکە نایاساییش بێ سەرۆکوەزیران ڕەزامەندی لەسەر نەبێ بە بەڵگەیەکی تریش ئێمە ئێستا ڕازی نەبێ $1 بۆ هەرێمی کوردستان نایێت هەر وەزیری دارایی ئەم بەڕێزەی ئێستا نەبێ هەر کەسێکی تریش بێ ناتوانێت $1 بەبێ پرسی سەرۆکوەزیران بنێرێ بابەتێکی تر بنۆڵگەیەکی تر دێمێ کە هەرچەند نایاساییە بەڵام سەرۆکوەزیر ئەتوانێت بیکە لە حکوومەتی لە ساڵی 2018 کۆتایەکانی 2018 کاتێ هێشتا حیدەر عەبادی سەرۆکوەزیران بوو سەرۆکوەزیرانی کاربڕێکەر بوو لەژێر زەختی بانکی نێودەوڵەتی و ئەمریکیەکان و تا ڕادەیەک زەختی شارعی هەرێمی کوردستانە 3 مانگ بۆ 4 مانگێک 300 ملیۆن زیاتر لە 300 ملیۆن دلارێکی مانگانە بۆ هەرێمی کوردستان ئەنارد کە لە بودجەی عراق جێگەی نەکراوەوە جێگەی نەبووەوە نایاسایی بوو بەبێ یاسا ناردوێتی سەرۆکوەزیر عراق بەس دەبرەوەی سەرۆکوەزیرە ئەتوانێت بینێرێ ناردوێتی بۆ هەرێمی کوردستان و هیچ یاسایەکیش پشتگیری نەکردووە تەنانەت کارە نایاسایەکەش هەر ئەو کردوێتی وەزیریشی نەبوو وەزیری داراییش ئەسڵان هەر دەرکرابوو کە بریتیبوو لە وشە زێباری لەسەر گەندەڵی دەرکرابوو و شوبهاتی گەندەڵیش هەیە لەسەر وەزارەتەکەی ئێستەی وەزیری دارایی کە پێویستەکە لە پەرلەمان بهێنرێت لێ پرسینەوەی لێ بکرێت لەسەر هەو شکستانەی کە وەکو ئەدای حکوومەتەکەی ئەدای وەزارەتەکەی لە ماوەی ساڵێکە وەکو پێویستە خراپ نییە ئەمە نەخێ بۆ خراپ نییە نەخێ ئێمە لەو عقدە قەومیەت دەرپچین لە عراقا یەک دنیا وەزیری شیعە و سونە کە عیبارەتێکی کۆنە من پێ باش نییە بەکاری بێن لەسەر کار لابرا و دنیاش خراپ نەبووە ئەلەزار سونەکان 3 وەزیریان ناردووە بۆ پەروەردە هەر ڕەت کراوەتەوە هەرسێکەی چەندین کاندید هەبووە بۆ وەزارەتی ناوخۆ هی شیعەکان هەر ڕەت کراوەتەوە دەنگی لەسەریان ناوە ئەم دەستگرتنەوە بە کاندیدی حیزبیەوە لە کوردستانە وەکو عەقیدە وەکو بابەتێکی نەقەومی سیرکردنە بەس ئەم بیرکردنەوە لە لای ئەم حیزبان لای پارتویەکێتی هەیە شتیوان نییە ئەم وەزیرە نەوتر گورگەماخوا بابەتەکە بابەتی یاساییە ئێمە لەگەڵ ڕێخستنی پەیوەندی هەرێمی کوردستان لە ڕێگەی یاسا و دەستورەوە لە ڕێگەی لەگەڵ پەیوەندی شخصیانین بەڵام لەگەڵ ئەوەشە شخصەکان بۆ نمونە ئەم سەرۆکوەزیرانە فرسەتێکی گەورەیە لە بەردەم هەرێمی کوردستانە دوای سەرێکم بەس سپارت بە گەنمی جوتیاران وەزیری دارایی ناتوانێت بینێرێت وەزیری دارایی ئەگەر سەرۆکوەزیران ماڵەتی پێ نەخێت ناتوانێت $1 بنێرەوە جوتیارە سەرۆکوەزیران تا ئێستا ماڵەتی ناوە ینی بەهۆی ئەوەیە کە سەرۆکوەزیران هەرچەندە پارەکە لە حازرە لە حساباتی وەزارەتی تیجاری عراقیە هەیە وەزارەتی بازرگانی عراقا هەیە بەڵام پێویستەکە هەموو پارێک لە وەزارەتی دارایی وەڕوە هەموو پارێک لە دەستی ئەوان وەڕوە لەبەرەوەی سەرۆکوەزیری عراق بەهۆی ئەو فشارە زۆرانی لە سەرەتی لە ئێستاە بڕیاری نەیەوە یان بە یەکەوە بینێرێ ئەوەی ئێمە بیسومان لە کەسە نزیکەکانی سەرۆکوەزیران بە بەش پارەکە ئەنێرێ بۆ جوتیارانی هەرێمی باشە دەرفەتەکەی عادل عەبدولمەهدی بۆ کورد چییە ینی سوودی لێوەرگیرەوە یاخودنە عادل عەبدولمەهدی یەکێکە لەو سەرۆکوەزیرە دەگمەنانەی کە تێگەشتنی قوڵی بۆ مێژووی هەرێمی کوردستان و کورد هەیە لە عێراقا و باوەڕی تەواوی بەوە هەیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا بمێنێتەوە بە ئاشتیانە پێکەوە بژین عێراق قوربانی داراییش بداقینە یعنی ئەگەر زەختیشی لەسەر بکەن پێیوان وا بێ کە ئەم سەرۆکوەزیرانە چەند ملیارێکی زیاتری بۆ هەرێمی کوردستان ناردووە ینی حتا ئەو ئیحراجیە حتا ئەوتێتی ئەگەر باش بە کورسەکەی خۆشم بم من جارێکی تر پەنا بۆ بڕێنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نابم وەکو خۆی ڕێگە نایە ئەگە بەدەستی ئەو بکرێت پەرلەمان بیکات جیاوازە
لەبەرەوە فەهمێکی تەواوی هەیە بۆ مەسەلەی پێشمەرگە فەهمی هەیە و بۆ مەسەلەی کەرکووک زۆر فەهمێکی هەیە فەهمێکی قوڵی هەیە لەبەرەوە تێکەڵبوونێکی زۆری لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە پیاوێکی اقتصادی شارەزاشە و لە ناوخۆی عێراقیشە پیاوێکی تائیفی لە قەڵەب نادرێت ئەو نەفەرە نیشتیمانیانەمان ئەوێت توانێتی باڵانسێکی باش لە ڕووی پێکاتەکانی عێراق ڕابگرێ بۆیە ئەم دەرفەتێک کە عەبدولمەهدی ئەم دەرمەندیوانە بۆ نمونە لە بابەتی کەرکووکە زۆر بە هەستیارانە و زۆر بە نیشتیمانیانە مامەڵەی کردووە لە حساسەتی ئاڵهاڵکردنی ئاڵا و بابەتی حەجی شەعبی لە لابردنی خاڵە سنووریەکانی نێوان گومرکی نێوان هەرێمی کوردستان و عێراقا زۆر بە شێوەیەکی نیشتیمانیانە مامەڵەی کردووە کە بەربەست دەبینی هەرێمی کوردستان عێراقا نەمێنێ زیاتر پێکەوە کار بکەن نەک بەربەست دەبێنیان هەبێت حتا هەرێمی کوردستان پێشکاری هەیە لەسەر خاڵە سنووریەکان کە داهاتەکەینان لەدە بۆ عێراق ڕێگە بە عێراق نایە لەوێ چاودێری هەبێت بە هاوبەشی بەڕێوەی بن بە تایبەتی ئیبراهیم خەلیل بەڵام هەر فەهمی هەبووە نایەوێت گرفت بۆ هەرێمی کوردستان دروستکات لەم بارودۆخی ئێستاە ئێوە بە شوێنەیی دەرفەتیان باتێت تاوەکو بابەتەکە بە شێدول ئەی دەسەڵاتدارانی هەرێم هیچ سوودێکیان لێ وەرنەگرتووە هەتاوەکو ئێستا ئیستیقلالیان کردووە. ئیستیقلالەکە چییە؟ ئیستیقلالەکە بریتە لە ئیحراجکردنەوەی لەوەی کە تاوەکو ئێستا نەوت ڕادەز ناکەن ئەو 250,000 بەرمیلە نەوت ڕادەز ناکەن و لەبەر خاتری خەڵکی هەرێمی کوردستان دکتۆر عادل عەبدولمەهدی بابەتی شکاتی یاسایی لە دادگای فیدراڵی ڕاگرتووە خۆی وەڵام نایەتەوە بە ئەلقەس وەڵام نایەتەوە وەڵامەکەی باتەوە بەیانی دادگای فیدراڵی بڕیاریە یەک قەترە نەوتیش لە هەرێمی کوردستان ناتوانێت بچێتە دەرەوە بڕیای دادگای فیدراڵی هەبێت لەسەری و هەر لەبەر خاتری ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان خراپتر نەبێ بڕیارەکەشی لە دادگای فیدراڵ لە دادگای ICC لە فەڕەنسا دواخستووە یعنی ئەوەی ئەم کار ئاسانیانەی ئەم سەرۆکوەزیری ئێستا کردوێتی و ئەو بەدەمەوە نەچوونەی هەرێمی کوردستان بۆی کردووە دەرفەتێکی یەکجار زێڕینە بەڵام لەبەر بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی کۆمپانیاکانیان هەتاوەکو ئێستا یا کاتکوشتن سیاسەتی کاتکوشتنی پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکایەتی سیاسەتی هەرێمی کوردستانەکە لە ئیدارەدان لەگەڵ عێراق و لە بەلەفی نەوتا وای کردووە کە ڕەنگە لە ساڵی شناوانی سەدەڵی ئێمە ئامادەین لاریمان نییە 250,000 بەرمیل تەسلیم بکەین دوای ئەو فشارانەی ئێمە ئەو لاری نەبوو نەدەسی پێکردو دوای ئەو فشارانەی ئێمە و هەندێک پەرلەمانتای عێراق دەست پێکرد باشە لەسەر و کەیسیەوە کە لەگەڵ کاکوشیار و ماوەسا حەدوو بەڕێزت ئیشتان لەسەر کردووە قسەی هەبوو لەسەرەوەی کە ئێوە بەم کەیسە فشار لەسەر عادل عەبدولمەهدی دروست دەکەن کێشەی بۆ دروست دەکەن یعنی ئەمان شێوە بوو کە ئەمە ناچێت چوارچێوەی کە ئێوەش فشار دروست بکەن کە دەڵی بەرپرسانی هەرێمیش فشاریان دروست کردووە بۆ سەر خۆی بەرپرسانی هەرێمی کوردستان عەرقەلەی بۆ دروست دەکەن و حاڵەتێکی ئیحراجی بۆ دروست دەکەن موقعی ضعیف ئەکەن موقعی عەبدولمەهدی ضعیف ئەکەن لە بەرامبەر نەیارەکانیە نەیاری هەیە لە ناو هێزە شیعەکانە ئەوە بابەتەکەی ئەوان ئەوەیە یان ئەتوانن بەیانی بڕیارە برن دەزنەمە دوگمەکە و نەوتەکە لە ڕێگەی سۆمۆ بڕۆ خۆ نەقورزنەوەی کە داوا بکەن لەونە یاسایە بڵێ بڕیارە لە ڕووی لۆجستیەوە مشتی ئامادەیە بابەتەکە ئەوەیە کە بەرژەوەندی کۆمپانیەکانیان لەوان نییە ئەم بڕیارە بن بەرژەوەندی کۆمپانیەکانی پارتیویەتی بە هیچ شێوەیەک لەوان نییە کە نەوت لە ڕێگەی سۆمۆ بڕوە بەڵام ئەوەی هەنگاوی ئێمە ئەوەی وا تەفسیر کە هەنگاوەکەی ئێمە بۆ فشارخستنە لەسەر عەبدولمەهدی و کێشە بۆ موچەش دروست دەکات بەڵێ بەڕاستیەکەی ئەوە لە ڕاستیە ئەو پەڕی تێنەگەیشتنە لە سیاسەتی عێراقی و ئەو پەڕی تێنەگەیشتنە لە یاسا و دەستوری عێراق و بەڕاستیات حجەیانە بە گەندەڵی و تاڵانکاری نەوتی هەرێمی کوردستان لایەن پارتیویەکێتیەوە ئەوەی ئێمە کردومانە لە ڕاستیە داواکەن دکتۆر حەیدەر عەبادی دکتۆر عەبدولمەهدی وەڵامی خۆی بنێرە بە دادگای فیدراڵی بەڵێ ئێمە لەگەڵەوەین کە وەڵامەکەی بنێرە بە دادگای فیدراڵی و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بەم شێوە تاڵانکاری ئێستا بوەستێ و یەک قەترەش ڕەوانە نەکرێت چونکە ئەو نەوتە نەبوو هەرێمی کوردستانە نەبوو خەڵکی هەرێمی کوردستانە ڕوا نەخەڵ کەسی زانان داهاتەکەی لەکوێیە هەمووی تاڵانکاریە بەڵێمانێ بوەستێ و یەک قەترەش نێنێتە دەرەوە بەڵام لەبەر ئەوەی قەیران دروست نەبێت لەگەڵ هەرێمی کوردستانە عەبدولمەهدی ئەوەندە کاتی گرتووە بەڵام پێم وانییە بتوانێت تا ئێستا بەربگرێ ئەو حاڵەتی ئێمە لە بەرژەوەندی هەڵاوتێن هەرێمی کوردستانە هاواری ئێمەیە بۆ وەستانی ئەو تاڵانکاری نەوتی هەرێمی کوردستان لەو هەنگاوانە و هەنگاوی لەوە قورسریش ئەنین خەڵکی کوردستان دروست نەکرد بە هیچ شێوەیەکیشە بۆ کۆمپانیەکانی پارتیویەتی دروستەکە بەڵێ فعلەن ملیارەها دلار زەرەریان پێگا ئەی کێشە بە هەمووچەی خەڵکی کوردستان نەکرد بە هیچ شێوەیەکیشە بۆ هەمووچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر نەوت تەسلیم بکرێ بەغدا بیفرۆشێ عادل عەبدولمەهدیش هەڵوێستەکانی بەهێزتر دەبێت بەرامبەر بەرامبەر بودجەی باشتریش دەنێرێت بەڵێ بودجەی باشتر ئەنێرێ پارەی هەرێمی کوردستان بۆ پرۆژەکانیە پارەی پەرەپێدانی پارێزگاکانیەت پارەی داهاتی ئێستا بە شاردنەوە و گومشیرکردن و چەپ و گومکردنی لایەن پارتیویەکێتی و داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنووریەکان داهاتی مەتار کە بۆ ئەوەی عێراق محاسەبەیان نەکا ئیشارنەوە ئەوە نامێنێ ئەو کاتە پارێزگای سلێمانی پارێزگای هەولێر پارێزگای دۆک سوودمەند دەبێت لە خاڵە سنووریەکانی خۆی پارێزگای هەڵەبجە گەربیان سوودمەند دەبێت لە خاڵە سنووریەکانی لە
پەنجای داهاتی خاڵسنوورەکان بۆ پارێزگاکانیت ئەگەڕێتەوە پارێزگاکان و هەموو ئەوانە جێبەجێگرێت داهاتی پترۆدۆلاریەت بۆ پارێزگای سلێمانی بۆ پارێزگای کەرکووک کە ئێستا سەر بە عێراقا هەولێر بۆ دهۆک هەموو شوێنانی کە نەوتیانێ گەرمیان پترۆدۆلالی بۆیێت لەبەرەوە هەم پارەی پەرپێدانی پارێزگاکان لە مامۆستا ئەحمەد یەکێکە لەو کەسانی ئەزمموی هەبوو لە ئەنجومەنی پارێزگا و ئەندامانی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرسە کە پەرپێدانی پارێزگاکان چەند پرۆژەی جدی و استراتیژیە لە پارێزگای سلێمانی پێجێبەجێ کردووە هەمووی ڕاگیراوە هەمووی وەستاوە کاکە پارەی داردنی پارە لەلایەن بەغداوە بە تەنها ناردنی موچە نییە هەموو ئەو پارانەی پێشووتر بە عێراقەوە بۆ لێشاوێک بۆ هەرێمی کوردستان ئەهات و ئەو هەموو پرۆژانە کە با بڵێن لەلایەن کۆمپانیەکانی با بڵێن بیانیەکانەوە بە قەرزی نێودەوڵەتی ئەکرا هەموو ئەوانە وەستاوە خەڵک ناپرسێت جگەل لە موچە ئەی پارەکانی تر بۆ وەستاوە پرۆژەکان تر بۆ وەستاوە هەمووی بەهۆی ئەو پارەوە کە لە عێراقەوە هات ئێمە گەرنتیمان هەیە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە نەک پارەی کێشەی موچە بەڵکو هەرێمی کوردستان بتوانێت داهاتەکەی ئێستەی دەبڵ کاتەوە بکاتە 3 هێندی ئێستا بەکارهێنانی مەسەلەی و بەرهێنانی عەرەبی بهێنێ بۆ ئێرە عەرەبی عێراقی ئاسانکاریکردن بۆ گەشتیار ئاسانکاریکردن بۆ کۆمپانیا عەرەبیەکان بێن لە هەرێمی کوردستان بن کە دابنێن مەسەلەی باج وانە چکم ئێمە لە ڕووی دەستوری و حساباتی تایبەتمان هەیە توانین لە ڕووی باج و بیان پارێزین یعنی کەم بەو باجەی زۆرەی کە لە عێراق هەیە لە هەرێمی کوردستان نەبێ هەر لەبەرەوە بەشێک لەو گەشەکردنانە سەرمای عێراقی هاتۆ بۆ ئێرە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەم شەڕەنگێزیەی ئێستا حکوومەتی هەرێم و بەدارەتی پارتی ئەیکا بە تایبەتی بە عەبدولمەهدی بەڕاستی غەدرە بەڕاستی زیانێکی گەورە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەێنن بەڕاستی دوژمنکارانەیە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و زیانێکی گەورە بە ئابووری هەرێمی کوردستان ئەگا کاک حەکیم تەسەوور کە ئەگەر ئەم کێشانە نەبوایە ئێستا ئێمە بیرمان لەوە کردمون تۆ مناقەشەی ئەومانە کرد ئەرێکەی پرۆژەی سکەی قیتالی نیشتیمانی لە بەسرە و تازاخۆ تەواو بێ کەی ئەو ڕێگە تەواوان با بڵێن ئەوانەی کە تۆمان کۆمەڵی کۆمپانیا داعمیەکەن بەتەنیا حکوومەت عێراقی داعمی ناکە بە قەرزی نێودەوڵەتی ئەکرێ باس لەوە بکەین کە چۆن ئەم داهاتی ئەمساڵ GDP گەشەی ئابووری ناوخۆی هەرێمی کوردستان بۆ نمونە 15 ملیار بۆ چۆن ئەتوانرێت بکرێتە 20 ملیار یعنی هەندێشتی گەورەتر باس بکەین نەک خەڵکی هەرێمی کوردستان ڕەزیل و ماڵ وێران و بەهۆی نەوتی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان جوتیارانمان ماڵوێران بوو فەرمانبەرانمان ماڵوێران بوو کاسبکارانمان ماڵوێران بوو و بەرهێنەرانمان ماڵوێران بوو یعنی خەڵکی هەرێمی کوردستان خستە سەر ساجی عەلی بەردەوامی ئەمە زیاتر تاڵانکاری هەرێمی کوردستانە و ئەرکێکی نیشتیمانیە دژی ئەم تاڵانکاریە نەوتبین بەڵام بۆ خۆتان تەنیا 3 کەسن کە ئەم کەیسەتە مەسەرەن دەتانەوێت نەوت شەفاف بکرێ و هەرێم و بەغداد ڕێک بکەون بە ئاراسیەوەی کە کێشەی موچە بۆ مەسەلە پەرلەمانتاری تریش نیە چونکە لە دەرویەکێتی پارتیش هەبوو خەڵک ڕخنەی لە ئێوە هەبوو کە پێیان بوو لەم کاتەدا باش نییە یانێ قەزیە گەورە بکرێ و سەی لەسەر بکرێت بەڵێ بۆ وەڵامی پرسیاری لە دووەمەوە دەست پێەکەم ئەوەی کە گەورە بکرێت یعنی هەندێک خەڵک ڕخنەی لەسەر ئەوە هەبوو و گەستە کاتی نییە لەگەڵ ئەوەی دووەمیان کە بۆچی پەرلەمانتاریتیانە بوو با بۆ لەو ئاخیرەوە دەست پێ بکەم ئێمە لەو جۆرە پەرلەمانتارانەین لەگەڵ کاگوشیاریش و بەشێکی تریش پەرلەمانتاری تریش لە هاوڕێیانی ترمان هەن لە فراکسیۆنەکەی ئێمە و لە فراکسیۆنەکان تریش هەیە کەوا باوەڕەکە کە ئێمە باوەڕمان بەوە نیە لەژێر تایتڵی قەومی و لەژێر تایتڵی یەک ڕیزی ئەوەی کە پێوتە یەک ڕۆزی کوردی درۆینە لە عێراقا خەریکی ئەوە بین ڕێگە چاو بنوقین لە تاڵانکاری سەرۆت و سامانی هەرێمی کوردستان باشە بەس لەسەر درۆینیانی ئەو یەکریزی درۆینە چییە؟ یەکریزیە بۆ بە ئاغاکردن و بە براگەورەکردنی پارتی ئەو یەکریزی نیە کوردی نیە نیشتیمانی نییە نا پێویست ئەسڵەن ئێمە ئەو باوەڕمان بۆ یەکریزیە قەومیشتانە نییە ئێمە باوەڕمان بە یەکریزیە لەسەر ئەساسی مەبدە یعنی لە یەکنزی بوونەوەی من و پارتی لە ئێستا بە تایبەتی لە ئێستا بریتە لەوەی کە هەردوومان بە کوردی قسەکەین نەگینا ئەوەندەی تەوەجوهی ئێمە لەگەڵ سائیرون و بەشێک لە هەندێک هێزی نیشتیمانی و پەرلەمانتاری نیشتیمانی عەرەب و هەندێک پێکاتەی تر نزیکین لە یەکتریەوە بەرگری لە هەرێمی کوردستانەکەین لەگەڵ پارتە لە یەکەوە نزیک نین ئەوەندەی لەبەرەوەی بەس یەک زمان قسەکەین بۆ معنایانەیە پەرلەمانتاری عەرەبی شێ پشگیری لە بەڵێ بڕۆ لە لیژنەی مالیە لیان بپرسە و پەرلەمانتارانە چەندە تەعاتوف بوون لەگەڵ فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەسڵەن پارتی کێشەی شەخصیش بۆ زۆربیان دروستیش کردووە لەگەڵ ئەو پەرلەمانتارانە بە دوژمنی کوردی زانیون لە ڕابردووە بەڵام پشگیر بوون لە هاوڕێیانمان لە لیژنەی دارایی بپرسە کە لە لیژنەی مالین کە مامۆستا ئەحمەد و کاگوشیار کۆمەڵە پەرلەمانتاری زۆر نیشتیمانیتە لە ڕاستیە ئێمە هاوزمانیمان لەگەڵ هەندێک فراکسیۆنی کوردیە بە یەکریزی و بە نیشتیمانی نازانین یەکریزی بەوە زانین لەگەڵ کۆمەڵی خەڵکی خاوەن مەبدەئا بێکەوە ناوبڕێکمانێ دواتر وەڵامی پرسیارەکەمان دەیتە سوپاس دەکەن بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوە دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک سەرکەوت لەسەر تەبایەکە دەمێت پرسیارێکتر لێ بکەم سەبارەت بە ئەو تەبایەکێکی و پارتی لە 16 ساڵی ڕابردوو داوایان کرد لە بەغداد بۆ کورد نەبووە لەژێر ناوی ئەو تەبایە هەرچی پۆستی ئەوەی کە پشکی پێکهاتەی کوردی هەبووە لە بەغا بۆ کەسە نزیکەکانی خۆیان بردویان و بۆ بەدەستهێنانی دەستکەوتی زیاتر و پارە و ئیدامەدان بە دابشکردنی عقودی زەبەلاح لە بەغا و کار ئاسانیکردن بۆ کۆمپانیاکانیان. هەر نمونەیەکە بۆ بێنمەوە ئەوەی کە چەندێکە باسی موچەی هەرێمی کوردستان نەکرێتەوە زۆر کاردانەوەیکی باسی ئەوە کرێت کە موچەی هەرێمی کوردستان نابێ بنێردرێ و بۆ من هەندێک پەرلەمانتاری شۆڤینی لەناو ئەو دەنگانە هەیە لەناو عێراقا وەکو چۆن لای خۆشمان ئەو دەنگانە هەر هەیە بەرامبەر بە عێراق هاو ئاوازی یەکترن. هیچ شتێکی ئۆتۆب لە پەرلەمانتاری بۆ پارتی دیموکراتی کوردستان نەبینی وەکو توندی لەناو جەلسا وەڵام بنەوە بەڵام لەگەڵ باسی کۆمپانیای کاند و قەیران کرا ینی ڕۆژی 8 هەڵساند و جەلسەکە تقریبا میسالیان شکاند و لەناو پەرلەمانی عێراق کێشەکە لەسەر چی بۆ کۆمپانیای کار کە لێکۆڵینەوە لێکۆڵینەوە ئەو ئەقدانی کە لەگەڵ وەزارەتی کارەبای عێراق کردیان لەگەڵ وەزارەتی نەوتە لێکۆڵینەوەی لێ بکرد هەر ئەوەندە لێکۆڵینەوەی لێ بکرد بەس لێکۆڵینەوە لەبەرەوە ئەوە ینی بۆیە ئەڵانی ئەوانە پەرلەمانتاری کورد ئەوەندەی کە داکۆکیان لەو دوو کۆمپانیایە کرد ئەوانەی پارتی دیموکراتی کوردستان ینی بەسەراحەتەیە لێ ناوی ناڵم بەڵام حیزبەکە وەکو حیزبەکە ناوی کەسەکانیان ئەو دەرەسەر موچەشاریان نەکردووە ئەوەی کە ئەسڵ لە کاتی دەنگدان لە موچە ئەوان لە دەرەوە بوون یعنی لە دەوری قاعەکەی پەرلەمان بوون لە دەنگدانەکان لە دەرەوە بوون لە کۆگری ڕۆژنامەوانی بوون بەزیانی بۆ خەڵکە زانێت لە ماوەی 16 ساڵی ڕابردووە لە بەغا بۆنە چیان کردو جگەل لە هەندێک پۆستی شخصی کە باش لەسەرەوەی کە هەندێک خەڵکی دەرەوەیەتی و پارتیژ ڕخنە هەبوو لەم کارەی ئێوە بەڵێ لەوە کە پێی وابوو کە خزمەت بە دۆخی کوردستان ناکەوە بە موچەی فەرمانبەرانیش ناکە بۆی ئەوە تەواوکەم من ئەوەی هەر لەسەرەوەی کە مەسەلە یەکریزی و کاری پێکەوەی لە لای بەشێک لەو هاوڕێیانەی ئێمە و من خۆم شخصی بەرگری لەوەکەم پێم وایە بۆچوونەکانی پارتی دیموکراتی کوردستان و زیانەکانی و سیاسەتەکانی بۆ کە ئێستا سەرۆکاتی حکوومەتەکە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان شتێکی ئەوتۆی لەگەڵ مانووری مالکی و دەوڵەتی قانون فەرقێکی وای نییە یعنی هەردووکیان هەمان ئاوازن و هۆکار بوون بۆ ئەو نەهەمەتیانی بەسەر گەلی عێراق و هەرێمی کوردستان هاتووە لەبەرەوەی ئێمە هاوبەشی لەگەڵ پارتیا بۆ نمونە لەم بابەتە نابینین یعنی بابەتێک خۆوەر پارتی لایەنەکانی تر حاکمی سەرەکی خۆگێلکردنە پێ وابێ لە هەرێمی کوردستان جگە لە پارتی حاکمی سەرەکی کەسی تر هەیە ئەوانەی تر ڕەگەڵ
کەوتون وەکو مامۆستا ڕگەڵ کەوتون لەگەڵ حکومەتەکەی ئەوە ڕۆشتن بەڵام لەکێک لەو حیزبانە بتوانێت سیاسەتی نەوت بگۆڕێ هەر وەزیری نەوتەکە بگۆڕێ وەزیری سەرچاوە سروشتەکان بەڵام لە سلێمانیە بەڵێ هەموو ئەو گەندەڵانی لە سلێمانی کراوە یەکێتی بە دەرەجە یەک لەی بەرپرسیارە لە بێ ساحبکردنی سلێمانی لە بێ پارەکردنی سلێمانی لە تاڵانکردنی سلێمانیا یەکێتی بە پلەی یەکەم لێ بەرپرسیارە بە تایبەتی ماڵی تاڵەمانی لێ بەرپرسیارن بەوەی کە خۆیان ڕاستەخۆ دەستیان تایە هەبوو بەوەشی کە سلێمانیان بێ ساحب کردووە بە دەرەجەی دووەم 29 گۆڕان لێ بەرپرسیارە بەڵام بابەتی ئێمە نییە بۆ ئێستا بەڵام باسی سیاسەتی هەموو هەرێمی کوردستانەکەم زیانەکان با بۆ هەندێک لەو ئەو بەڵێ با وەڵامی ئەوە بەمە کە باسی کرد هەندێک لەو هاوڕانە ئێمە کۆکەسێکمان دروست کردووە کۆکەسەکە حیزبی نییە یعنی بابەتێکە بۆ ئامانجێککە بگەینە ئەنجامێکی کۆتایی هەوڵی دواتر پێویستمان بە کۆکردنەوەی واژووی برایانمان لە فراکسیۆنەکانی دەروی پارتیوەکێتی و لەگەڵ هێزە عراقەکانیش پێویستمانە بێ ئێمە جارێ ئیمزامان کۆ نەکردەوە ئەمە بە یەک پەرلەمانتاریش ئەتوانێ هەمان بەدەدات چونکە ئێمە پێویستمانە هەر مامۆستا ئەحمەد خەبیر و توانایەکی شارەزایەکی باشی بواری دارایی و مالی هەیە و لە شانازی پێ بکەین کاگوشیار بە هەمان شێوەکە لە دین بووە لە لیژنەی دیفاع و ئەمنی دیفاع بووە و لە مەسەلەی نەوتا زۆر کاریان کاری لەسەر کرد لە ماوەی ڕابردووە دیسانەوە و من لە پەیوەندی دەرەوە و ناوخۆ یا پەیوەندێک لەگەڵ جیهانی دەرەوە هەم میدیای دەرەوە توانیمانە بەیەکەوە سێ کوچکەیەک دروستکەین بتوانین بەهێزێکی زیاترەوە لەسەر ئەم مەلەفە قسە بکەین و لە داهاتووە لە دەروی کوردستانیش قسەی لەسەرەکەین و دەروی عێراقیش قسەی لەسەرەکەین و ئەو مەلەفە ناوەستێ بەنسبەت ئێمە ناوەستێ بۆی مژدە بێ بۆ ئەوانەی کە پیان ناخۆشە بۆ زیانەکان من کۆمەڵ زیانەکانی مەلەفی نەوتی هەرێمی کوردستان لە 2014 تاوەکو ئێستا کە بە هەرێمی کوردستان کەوتۆ تەمان ئەمانە بەس بە نزیکەیە ئەنا خۆی زۆر لەوە زیاتر لە 60 بۆ 70 ملیار دلار لە ملیار دلار لە پشکی هەرێمی کوردستان لە 2013 بۆ 2019 دەبوو بە هاتاتە هەرێمی کوردستان نەهاتووە هۆکارەکەی بۆ نەهاتووە بەهۆی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستانەوە واتە بەو پارەیەشی کە دیاریان کرد بۆ نەوت بەوەی کە لە 17 کلک و گوێشیەکەن لە بودجەی عێراقیە کلک و گوێیەکەن دیسانەوە 60 بۆ 70 ملیارەکان کە نەهاتوە هەرێمی کوردستان با ئەمان پێمان بڵێن لە 2013 تا ئێستا لە نەوت کامە بۆ خێر و بەرەکەتەکەی خەڵکی هەرێمی کوردستان سوودی لێبینەوە داهاتەکەی چەندێ بووە ئەوان ناڵن نرخی نەوت دابەزیوە نرخی نەوت دابەزیوە لە عێراقش نرخی نەوت دابەزیوە بەس نەمتوانی عێراق ناچارکەم لە پارەی خەزمکراوی بودجەکەی من تەواو کە من بۆ پارەی دابەزڵینی نرخی نەوت بەرمیلی نەوت لە جیهانە باجەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیان لە کاتێکا لە عێراقا باجەکەی هاوڵاتیانی موچەخۆران نەیاندا ئێمەشمان توانی سوودی لێ ببینین دواکەوتنی پارەی گەرمی جوتیاران فعلا ئێستا عەبدولمەهدی بە سەراحەت بە پەرلەمانتارانی بە ئێمەشی وتو برادرانی ئێمەشی وتووە بە برادرانی یەکێتی شوتووە ئەوانەی شوتووە کە من لەم کاتا فشارێکی زۆرم لەسەر ئەو پارە زۆرە بۆ هەرێمی کوردستان یەت لە ئێستا بەبێ ئەوەی نەوتم بنێ ناتوانم ئەو پارەی تریش بنێرم حەقی خۆیان جوتیاران بۆیان ئەنێرم لانی کەم بە یەک وەجبە ناتوانێت بینێرێ تاوەکو ئەو زەختی لەسەر کەم ئەبێتەوە کە هەرێمی کوردستان ئیلتیزام بکا بە ناردنی نەوتەکەەوە ئەوە 3 ساڵی ڕێکە جوتیار ئەو پارەیە نرخی خۆی لەدەستاوە ئەو پارەیە ئەکراوە بەرهێنانی پێ بکە گەنوی زیاتی پێ بچێنێ بەرهەمی جوتیایی زیاتی پێ بچێنێ دوو هەر بەهۆی ئەوەوە دیسانەوە پشکی هەرێمی کوردستان لە گەنم کەم کراوەتەوە هەر لەبەرەوەی هەرێمی کوردستان عێراق بە بەشێک لە خۆی نازانێت بەلای مهمی عێراق چ بڕیارە دەرەکات چکم پیان وایە هەموو شتێ بریتێ لەو نەوتەی خۆیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیان لەم بڕیارانەی عێراق کردووە بەڵام کۆمپانیەکانی وان زیان لێ نەکردووە وای کردووە کە بێساحب بەغا بێساحب بێ یعنی کورد هیچ حسابێک بۆ بەغا نەکات 10 ملیۆن دلار لە پارەی پترۆ دۆلار کە ساڵانە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان دیاری ئەکرا ئێستش لە بودجەکانی پێشوە بڕۆن سەیریکەن هەمووی دیاری کرا داهاتی پترۆ دۆلار بۆ هەرێمی کوردستان 1 دۆلاری نەدراوە بە پارێزگاکان با پارێزگای سلێمانی و هەولێر و دووەکمان بڵێ چەندێکیان وەرگرتووە لە حکوومەتی هەرێم هیچیان وەرنەگرتووە ئەوە ڕۆشت کە دووەکو سلێمانی بە تایبەتی زۆر زیانیان پێگەشتووەوە خاڵێکی تر 10 ملیۆن دلار لە قەرزە نێودەوڵەتیەکان کە ئەم ساڵیش دیاری کراوە ئەم ساڵیش کۆمپانیەکان بڕە کۆمەڵێک پرۆژە لە هەرێمی کوردستان لە قەرزی نێودەوڵەتیە دروستی کەن پرۆژەکان لە هەرێمی کوردستان جێبەجێکن لە چوارچێوەی قەرزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق کە ئەتوانین لێی سوودمەند بین یا لە چوارچێوەی پەرەپێدان و بوژانەوەی عێراقایە ئێمە نەمانتوانیوە لێی سوودمەند بین لە بەشی هەرە زۆریان دواخراون و گوازراونەوە بۆ شوێنی تر پرۆژەکان دیسانەوە ئەوە زیانێکی زۆر بوونی تەحتی هەرێمی کوردستان کەوتووە خاڵێکی تر بازرگانان و جوتیاران خاوەن کەلگە پەلەوەریەکان تووشی ئیفلاسی و ڕەنج بە خەساری چوون بە دوو هۆکار یەکەمیان بازاری عێراقیان بەڕوا داخراوە لەبەر گرژی و ئاڵۆزی بینی سیاسەتەکانی هەرێمی کوردستان لەسەر سیاسەتی نەوت لەگەڵ عێراقا کە ئەم بازاڕەن بە بازارێکی یەکجار مفید و پڕبەرهەمە یعنی تورکیا شەڕ لەسەر ئەو بازارەکە ئێران شەڕ لەسەر ئەو بازارەکە بازاری عێراق بازارێکی نزیکەی 70 ملیار دلاریە
کاک حەکیم کەم نییە 7 ملیار دلار لە عێراقا بە تەشغیلی سەرف ئەکرێت بۆ هاوڵاتی عێراقی سەرفەکرێ ناچێتە دەرەوە لەبەرەوە تۆ منافەسە لەسەر شتێکی ئاسان کەم ناکەی ئەمە دیسانەوە نەتوانراوە ئێمە ئەم بازاڕە سوود لێبین و قەتعێک لە بینی هەرێمی کوردستان و عێراقا دروست کراوە کە چەندین کەلگە پەلەوەری داخراوە و نەتوانراوە بازاریان بۆ بکرێت و ئەسڵەن هەر مەوزوع نیە لەلایەن هەر بابەت نەبوو لەلایەن ئەم بابەتە بەڵام بازاری عێراقیان کردوەوە بۆ کۆمپانیەکانی پەیوەندیکردنی خۆیان بۆ کۆمپانیا نەوتەکانی خۆیان عقدی زەبەلاحیان لەگەڵ عێراقا کردووە و خەریکی کاری ژێربەژێرن بەڵام بۆ خەڵکە ساردەکە و یا کۆمپانیا بچووکەکان بازارەکان کردووە بە دۆزەخلیان خاڵێکی تر بۆی سیاسەتی نەوتی هەرێم و ملیۆنان درازیان بەر کەرتی دارایی و بانکی هەرێم کەوتووە کۆمەڵی بانک هەیە کە لە عێراقا کار ئەکەن هەم بانکی شوبه حکومیە هەم هەندێکی هەم حکومیە تاو حکومیە هەندێک کێشەیان هەیە کێشەی مڵکی لە هەرێمی کوردستانە کە مڵکەکانیان داگیرکراوە و خەریکی کارکردنی لەسەری بەڵام هەندێک کێشەی ئەساسیان هەیە سیاسەتی دارایی هەرێمی کوردستان ڕابط نییە بە سیاسەتی دارایی عێراقەوە ناتوان گەرانتی بکەن هاوڵاتی هەرێمی کوردستان موچەخۆری هەرێمی کوردستان موچەکەی لە کاتی خۆیان وەرئەگرێ بۆیە فەرع لێرە ناکەنەوە یان قەرزنان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەرەوەی هیچ گەرانتیەک نییە کە ئەو قەرزانیان دەست بکەوێتەوە هیچ گەرانتیەک نییە ئەو پارەیان دەسەکەوێتەوە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان یان لە خاوەن پیشەکانی هەرێمی کوردستان لە گەنجان لە جوتیارانی هەرێمی کوردستان هیچ گەرانتیەکیان نییە لەبەرەوەی بە تەواوەتی لە بازاری عێراقی دابڕاوە و سیاسەتێکی مالی هاوبەشمان لەگەڵ عێراقا نییە کە زیانی زۆرمان پێگەشتووە لە تەحواڵەکردنی پارە کێشەمان پێگەشتووە لە کردنەوەی بانک زیانمان پێگەشتووە بەڵام لە شتێکە زیانیان پێ نەگەشتووە کە سوودی بۆ خۆیان هەیە بانکە دیاریکراوەکان کە سەر بە دوو حیزبی دەسەڵاتدارن لە بەغدا لە عوملەی مەزاتی پارە و دۆلار و دیناری عێراقیە لە بانکی مرکزی بەشدارن بەڵام بۆ ئیشکردن بۆ هاینانی بانکە فیدراڵەکان بانکی ڕەشید بانکی ڕافیدەین بانکە فیدراڵەکانی عێراق بانکی مرکزی بۆ عێراق هاوکار و هەماهنگ نەبوون هەر لەبەرەوە زیانێکی زۆر بەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوتووە و هیچ خەمخۆری ناکەن و عێراقش ئەمەدەنی بیکاتەوە لەبەرەوەی خۆی ئەسڵەن عێراق هیچ بوجە بۆ هەرێمی کوردستان نانێری هەرێمی کوردستان التیزام ناکات یعنی بۆ خەمی بازاری هەرێمی کوردستانی بێ لە کەرتی خوێندنی باڵا و دیسانەوە زەمالەکانی ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان هاتووە بە هەمان شێوە سزای هەرێمی کوردستان دراوە هەر لە هەمان بابەتە کە لە پێش 2014 هەرێمی کوردستان هەموو ئەو شتانی هەبووە هەموو ئەو بابەتانی هەبووە خەڵک سوودمەندە بوو لە زەمالەکانی عێراق لە قەرزنێ دەوڵەتیەکان لە کڕینی گەنم کڕینی گەنم لە ملیۆنێک تەنەوە دابەزێ بۆ 300 شتێک 1000 تەن یعنی زۆر کەمە هەر بەخۆی سەربەخۆیی سیاسەتی نەوتەوە کاک حەکیم ئەگەرمە تەواو بکەم لە خاڵە سنووریەکان دیسانەوە ناتوانێت بگەنە ڕێکەوتن کۆمەڵی خاڵی سنووری هەیە لە هەڵەبجە بۆ نمونە لە ڕانیە نەکراونەتەوە چکم ئەڵێ من ئەمە بۆ ئێستا بیکەم تۆ جارە گەرانتی ئەوم بۆ بکە خاڵە سنووریەکانی تر داهاتەکەی نیوەی ئەگەڕێتەوە بۆ عێراق نیوەکەشی بابێت و هەرێمی کوردستان بەس نیوەکە بگەڕێتەوە بۆ عێراق طبعا ئێستا بۆ معلوماتان هیچ داهاتێکی ئێستا ناچێتە خەزانەی هەرێمی کوردستانەوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەنجام من لەسەر ئەو خاڵە سنووری تازەکان ڕێت دەکەم ئەمانە زیانی بە ئابووری هەڵەبجە گەیاندووە خزمەتی حیزبەوە وەسەدەوەی بەڵێ خراوەتە خزمەتی حیزبەوە زیانی بە هەڵەبجە گەیاندووە کە زۆری پێویستە زیانی بە ڕانیە گەیاندووە بە گەرمیان گەیاندووە کە ئەتوانن ئەمانە سوود لەو خاڵە سنووری تازانە ببینن خاڵی ئەخیریان بۆی سیاسەتی نەوتی هەرێمەوە دیسانەوە بەرژەوەندی حیزبی هێزەکانی پێشمەرگە لە چەکی پێشکەوتی عێراق بێ بەش بوون تەنها ئەو پارەیە کە لە عێراق و بەناوی عێراقەوە ئەمریکایە پێشمەرگە چەکی زۆر پارەی زۆر خواردنی زۆر موچەی زۆر ڕاهێنانی پێشکەوتوو لە ناو لەلایەن سوپای وڵاتانەوە بە جێشی عێراقی بێ هەرێمی کوردستان و پێشمەرگە لێی سوودمەند نییە وەکراون بە هێزێکی و فەسائیلی حیزبی و بێتواناکراون و بێ ڕێزکرا ئەگەر لەگەڵ عێراق ڕێک نەکەوین بەم شێوەمانەوەی مەلەفینەوت مەترسەکەی چێ لەسەر سیستەمی حکومڕانی لەسەر مەسەلەی ئۆپۆزیسیۆن بوون و کۆمەڵگەی مەدەنیش ئەم بابەتە دوو لایانی هەیە بابەتی نەوت بابەتێکیان پەیوەندی بە زیاتر لە دوو لایانی هەیە لە ڕاستیە بابەتێکیان پەیوەندی بە وجودی هەرێمی کوردستان و پێشکەوتنی هەرێمی کوردستان هەیە لە عێراق بەرەو پێشکەوتنێکی گەورە ڕۆ لە ڕێی ئابووریەوە بە پێچەوانەی میدیای چاواشەی پارتی و یەکێتی لێرە کە پێیان وایە بەغدا ئەکوڵێ ئەتەقێتەوە ئەو ئامادەکاریەی بۆ بەهێنانی بیانی ئەو عەقدە زەخمە زەبەلاحانەی کۆمپانیا عالەمیەکان ئێستا لەگەڵ عێراقا ئەیکەن لە بواری کارەبا و لە بواری خزمەتگوزاری و لە بواری ئەنتەرنێت و لە بوارەکان ترە عێراق بەرەو پێشکەوتنێکی گەورەیە بە لە بواری میترۆ هاتوچەی ناوخۆیی هەرێمی کوردستان لەوە دواکرێت زۆریش دواکرێت و هەرێمی کوردستان ئاواتە خوازێ بەوەی کە بگەڕاتەوە ئەو سەردەمە بەڵام جگە لەوەش بابەتی نەوت بەکاری هێنراوە بۆ پێگە قایمکردنی بنەماڵەکان لە هەرێمی کوردستانە نەوت لە ژێر دەستی پارتی و یەکێتیە بمێنێتەوە نایبینی بە چاوی خۆت ئەو داهاتە بە شەفافی بۆ هەڵخزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاربێنرێت ئەگەر خەڵک قبوڵێتی بۆ دوو بنەماڵە ئەم داهاتە لەژێر کۆنتڕۆلی ئەوان نابێەوە تا ماڕژێ کۆنتڕۆلی ئەوان نابێت بەم سیاسەتی ئێستا بەردەوام بێ
ئەگەر بۆ ئەیانەوێ بۆ خزمەتی دیموکراسی بۆ خزمەتی ئابووری بۆ خزمەتی پێشخستنی ئابووری هەرێمی کوردستان بێ ئەبێ ئەو داهاتە عراق پەیوەندیکی زۆریان هەیە ئەمان ئەو نەوتیان بەکارهێنراوە بۆ کڕین دروستکردنی میدیای زەبەلاحی چاواشەکار میدیای سێبەر لەژێر ئەو داهاتە زۆرە بۆ کڕینی کۆمەڵێک نەکڕین با بڵێن لە ڕاستیا ئیغراکردنی کۆمەڵێکە کادر و ڕۆژنامەنووسی بەتوانە لە دەستگاکانی ترا لە دەستگاکانی خۆیان ناکە تا ڕادەیەک ڕەنگە لە بێدەرەتانیشە هەندێکیان ئەویان کردبێ چونتە ئەو دەستگانی ئەوان و لەو ڕێگەیەوە ئیفلاسیان بە میدیای ئەهلی و ئەو میدیانەی کە لە دەرەوەی حیزبەکان هەبوون هێناوە و وشکیان کردوون چار و قورگیان وشکردون و ڕێگە نایان داهاتیان بۆ بێ وای کردووە ملیاردێری لەپڕ کتوپڕ بنەماڵی ملیاردێری زەبەلاح دروست بێ و لەو ڕێگەیەوە لە دەرەوەی سیستەمی هەرێمی کوردستان پارەکە دابشکەن و ئەوی پێوتری ئومەرای حرب لە هەرێمی کوردستانە دروست بووە یەکێک لە گەرمیان حاکمێکێک لە ڕانیە حاکمێکێک لە زاخۆ حاکمێکێک لە عینزالە مافیای زۆر دروست بووە وەسەدەوەی بەڵێ مافیای زەبەلاح دروست بووە لە عینزالە بۆ نمونە هەندێک دروست بووە لە بینی مووسڵە دەشتی مووسڵ کۆمەڵە گروپێکی تر چەکدار سەر بە پارتی کۆنتڕۆلی بیرێکیان کردووە لە سلێمانی کۆمەڵێک تر لە گەرمیان هەندێک لە ڕانیە هەندێکی تر لە هەولدەشتی هەولێر کەرکوو کراب ئێسش بە هەمان شێوە بەش بەشێنە لەگەڵ حەشدی شەعبیە هەیە و خەریکی تاڵانکاری بەشێک لە بیرەنەوتەکانی کەرکووکن یعنی ئەمەی ئێستا بەردەوامیە عێراق بەرەو ئەفغانستان ئەبا ئیستقرار لە عێراق و هەرێمی کوردستان ناهێڵێ و ئاوات ئەخوازین بەوەی کە هەرێمی کوردستانێکمان هەبوو پێش 2014 لە گەشەکردنێکی ئابووری بەس پێ دوایە چارەسەر ئەگەر لەگەڵ عێراقێکەوە باشترە بۆ هاوڵاتیان بەڵێ چارەسەری هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانەوە بۆ ئەوەیە کە لەگەڵ عێراق ڕێبکەوین ئێمە چێڵکردنی عێراق و ڕێدەستکردنی عێراق بە یەک پێکهاتەی عێراقی بە یەک پێکهاتەوە مەزهەبی عێراقی عێراق ئەکا بە هەژدیها جارێکی تر لە دژی هەرێمی کوردستان بەکارهێنرێ بەڵام ئێمە بەشدار بین لە ئابووری عێراقا لە ڕێگەی نەوتەکەەوە لە ڕێگەی خاڵە سنووریەکانمانەوە عێراق ئێمە لە خێر و بەرەکەتی عێراق بەشدارە بین. باش کاتم زۆر کەمەوە دووپرسیتی سەبارە بە قەرەبووکردنەوەی جوتیاران بەراری لێدراوە بە کورتی بێ سوپاس دەکەم. قەرەبووکردنەوەی جوتیاران لەلایەن عەبدولمەهدیەوە بڕای لێدراوە دوو جۆر هەیە دوو جۆر قەرەبووکردنەوەیان ئەوەی کە زەویەکانیان ژێر ئاو کەوتووە کە بە هەوڵ و جوهدێکی زۆری هاوڕێیانی ئێمە بە تایبەتی خات و سروە بنسکانیێنە لە شارەکەی ئەوان لە کۆیە خەڵکێکی زۆر بەرزیان کەوتبوو فشارێکی زۆرمان کرد کە ئەبێ ئەو قەرەبووکردنەوە هەرێمی کوردستانیش بگرێتەوە چکم لە ڕاستی ئەوان بۆ پارێزگاکانی وەسەط و بەڕاستی جنوب چکم کارە ساتەکە زیاتر لەوە ڕوویا بوو پێکیان هێناوە بەڵام هەرێمی کوردستانی شمولی ئەکا و لەگەڵ حکوومەتی هەرێمە ئەگەر لەگەڵ حکوومەتی هەرێمە لە تەنسیقان ئەگەر کەم و کوڕێک هەبوو کەم و کوڕەکە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە وەکو پێویست بەدەم بڕیارەکە دەرچووە بێ لیژنەیەک لەلایەن بەغداوە بێ بە هاوبەهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە قەرەبووکە و ئەوانەی کە زەویشان سوتاوە ئەوەی زەوی سوتاوەکە بابەتێکی جیاوازتر لە چوارچێوەی لیژنێکی جیاوازایەوە. باشە زۆر بە کوردی سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ناوی فراکسیۆنەکەتان گۆڕی لەنەوەی نوێەوە بۆ ئایندە چۆنەوە مافەتان بە خۆتاندا لە کاتێک خەڵک بە ناوی نەوەی نوێ دەنگی بێوەدا ئێوە فراکسیۆن گۆڕن و لەنەوەی نوێش جیابنەوە. ئێمە بەلامانەوە گرنگە پێم خۆش بۆ پرسیارت کرد کاک حەکیم خەڵکی هەرێمی کوردستان لە ڕاستیە حیزبی لا پیرۆز نەبێ مەبادی لا پیرۆز بێ ئەوە حیدەر عەبادی لە حیزبی داوا بۆ حیزبێکی تری دروست کردووە ئەوە ئەیاد عەلاوی ئەمڕۆ حیزبێکی تازە ڕاگەاندووە لەوتە هەیە حیزب وەسائیلە کەسەکە و مەبادیئەکان و شەخصیەتیەکان لەسەر هەمان مەبادی ماون یان نەماون ئاخر ئێستا خەڵک ئێوێ من دەست بگرم بە حیزبەکەم و هەمان ناوە بەڵام لە حیزبەکەم لە مەبادی و ئەساسیەکانی کارکردنی خۆی لای یابێ یان خاوەنی مەبادیئی خۆم بم لە بەرامبەر حیزبەکەی خۆشمەوە چۆن بەرامبەر حکوومەتی هەرێم و پارتی و یەکێتی کە زوڵم ئەکەن لە بەرامبەریانە ئەوەستین ئەڵین ستۆپ بەرامبەر حیزبەکەی خۆشم بڵێم ستۆپ و لەسەر مەبدەئەکانی خۆم بەردەوام بم ڕازگۆ بم لەگەڵیانە یا بێدەنگ بم و بمە شەریکە بەش لە سەتەقاتەکانە من ڕێگەی ئەوەم هەڵبژاردووە کە بێدەنگ نەبم و ناو ئەوانە تەسمیە بەڕاستی شتێکی ڕەمزیە هەندێکێشی خەڵک بە بەناوی نەوەی نوێ بوون بە ناوی ئەوانەوە دەنگتان پەیدا کردبوون بە پەرلەمانتار ئێستا چۆنە و حەقە بە خۆتان دەدەن ئێمە ئەو نوێنەری خەڵکین ئێمە لە ژێر چتری حیزب بن نوێنەری خەڵکین خەڵکی هەرێمی کوردستان نەک نوێنەری حیزبێکی دیاریکراوە حیزبەکە وەسیلەیە ئێمە خۆمان دامەزرێنەرانی ئەو حیزب بووین لە قیادەی ئەو حیزب بووین هەمان ئێمە ئەمانتوانی لە ڕووی یاساییەوە کێشە بۆ ناوی حیزبەکە دروستکەین حیزبەکە بچێتە کۆنتڕۆلی ئێمە بەس ئێمە خەریکی ئەو شەڕە ناشرینەی کە پێشووتر حیزبەکان یەکتری لەسەر ئەکوژن و ملی لەسەر یەکتری لەسەر ئەشکێنن خەریکی ئەوە نەبووین ئێمە خەریکی ژیانی هاوڵاتیانە بین هەر ئەمڕۆ کە من ئێستا قسە بە تۆ کەم ناوەکە گۆڕاوە ئێمە خەریکی ئەوەین چۆن وەزیری دارایی محاسبە بکرێت و هاوڵاتیانی هەرێمی
کوردستان بتوانن جوتیاران بتوان مافی خۆیان وەربگرنەوە ئەو بابەتانە خۆم پێوە مەشغوڵ ناکەم هاوڕێیانمان خۆمانی پێوە سەرقام ناکەین دوا هەمین ئینزارمان وەکو حیزبێکی نوێژدا دەمەزرێن دوا هەمین ئاگادارکردنەوەمان بۆ سەرۆکی حیزبەکە نردماوەی پێشوو کە ئەگەر دەست بەداری سەرۆکاتی حیزبەکە نابێت ئێمە ناچارین کە ڕێگەیەکی تر بگرینە بەر و ئەمڕۆ ناوی حیزبەکەمان ناوی فراکسیۆنەکەمان گۆڕی بە فراکسیۆنی ئایندە وەکو ئاراستەیەکی سیاسی حیزب دروست ناکەین وەکو ئاراستەیەکی سیاسی ئۆپۆزیسیۆن و وەکو قەوەی کادەی ئۆپۆزیسیۆنی شەکەین بەردەوامە بین ئاراستە سیاسیەکە چی دەکات؟ ئەو ئاراستە سیاسیە بریتێ لە ئیدارەدان و سەرکردایەتیکردنی دەنگی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە بە هاوکاری برایانمان لە فراکسیۆنەکانی تر کە ئەیانەوێت ئۆپۆزیسیۆن بنیکی ڕاستی بن بە ڕووی گەندەڵی و چەسانەوەی هەرێمی کوردستانە بوەستنەوە بەرامبەر پارتیویەتی باشە بەڵام ئەوە یەکلانەبەوە بەشێک لە هەندێک کەمپیانەوە کێشەکەی لە سەر پارە بوو کە پارەتان تەسیل مەکەن و کەمپیان وە مەسەڵەن کێشەکە لەسەر قۆڕەخکاری بوو تا ئێستا ژێگلانەبەوە خەڵک لەسەر چی ئێمە لەسەر سێ خاڵی سەرەکیەکە بوو وازحی بە بنەماڵەکردنی حیزب تێکەڵکردنی حیزب و بزنس بەش یەک شخصکردنی حیزب و نهێڵانی ناوەندی بڕیار پارەکەوە پارەتەسلیمەوەی نوێنەکەن لە ڕاستیە کاک حەکیم بەڕاستی ئەو پڕی تێنەگەشتنە لە کایی سیاسی لە هەرێمی کوردستان لە کاری پەرلەمانی لە عێراقا بە ئەو برایانەمان لە پەرلەمان تارەکانی برایانمان لە کۆمەڵ و حیزبەکان تر هاوڵاتیان خەڵک لیان پرسێک لە ئێمە نەپرسێوەکو لایەنێکی تر کەگە پەرلەمانتار لە عێراقا بیەوە بە یەک ئیمزا ئەتوانێ لە یەک سەفەقاتە چەند ملیۆن دلار پیا بکە هەر 4 ساڵەکە پەرلەمانتاری عێراقی هەر 4 ساڵەکە ئەو پارەی وەریەکرێ ڕوبعێکی ئەوەش نییە کە بە هەر 4 ساڵەکە بۆ هەموو مەسروفاتێکی کەیکە ڕوبعێکی ئەوەش نییە لە ڕاستیە بابەتی پارە بچووکردنەوەی قەزیەکەیە هەر زۆر بەهاکردنێتی خەڵک هەبوو هەموو موچەکەی خۆی یاوە لەم کوردستانە یاوە بە حیزبەکەی بەس لە شوێنی تۆ خەریکی سەفەقاتی چەندی ملیۆن دلاری بووە لە پەرلەمانی کوردستانی شەمان فراکسیۆن ڕادەگەن پەرلەمانی کوردستان پێویستی بە هەندێک ئامادەکاری هەیە چونکم پێویستی بەوە هەیە کە سیغەیەک بدۆزنەوە چۆن کار بکەن چونکم پەیڕەوی ناوخۆ ڕێگە بەو کارە نایە بۆ شێوازی ناوگۆڕنی فراکسیۆن نایە بەبێ ڕەزامەندی حیزبەکە بەڵێ بەس لە پەرلەمانی عێراق کێشە نیە ئێستا ناتوانێت دووربخەنەوە لە پەرلەمانی عێراق هیچ کێشەیەک لەو بابەتە لە ئارانیە پێ دوای بەرژەوەندی گشتەوەی کردوتان بەرزەوەندی گشتی لەوایە کە ئێمە بە شێوەیەکی ئازایانە دوور لە سەفەقەتکاری خەریکی بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بین نەک ناڕەزایی بفرۆشینەوە لە پشتەوە بە سەفەقات بفرۆشینەوە بە حیزبەکانی دەسەڵات سپاس بۆ بەرز سەرکەوت شەمسەدی لە ناوی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی ئایندە سپاس بۆ میرێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ